بوومەلەرزە ڕووداوێکی سروشتیە لە هەموو جیهاندا معڕەزە بۆ ئەوەی تووشی بوومەلەرزە ببێ. ئێمە وەکو شاری هەولێر بە تایبەتی و هەرێمی کوردستان بەگشتی خۆشبەختانە ناکەوینە سەر هێڵی بوومەلەرزە. لەبەر ئەوەی ئەو هێڵانە کە دیاری کراوە دوورە لە ئێمە، بەڵام لەوانەیە کاردانەوەی هەبێ لە کاتێکدا کە لەسەر ئەو هێڵانە بوومەلەرزە ڕوو بدا، ئەگەر پیریە تایمەکەی زۆر بێت و پلەکەی زۆر بێ، ئەوە بێگومان کاریگەری دەبێت لەسەر خاچی هەرێمی کوردستان. هۆکاری ڕوودانی بوومەلەرزە جوڵانەوەی سەفائحی زەویە. لەبەر ئەوەی ئەو زەوی لە چەند سەفایحێک پێک دێت و بەردەوام لە جوڵانەوەیە، لە کاتێکدا دەبێتە هۆی ڕوودانی بوومەلەرزە. هەندێک شوێن زیاتر معڕەزە بۆ ئەوەی تووشی بوومەلەرزە بێ لەبەرەوەی نزیکە لە هێڵی بوومەلەرزە، بەڵام هەندێک شوێن دەکەوێتە ناوەندی ئەو سەفائحانە، ئەوە بێگومان کاریگەری کەمتر دەبێت، لەوانەشە دروست نەبێتن. یەکێک لەو هۆکارانەی کە دەبێتە ڕوودانی زاهیرەی بوومەلەرزە خاکە. جا ئەو خاکە لە چ جۆرێک بێ، چ خۆڵ بێ یانیش خۆڵ و بەرد تێکەڵ بێ یانیش بەرد بێ، ئەوە حتمما کاریگەری هەیە لەسەر دروستبوونی بوومەلەرزە. پاش ڕوودانی بوومەلەرزە بێگومان ئەگەر کاریگەری زۆری هەبوو بێت، ئەوە شوێنی جوگرافی دەگۆڕدێت، وەک ئەوەی ئێستا ئاگادارین لە گشت وەسایلەکانی تەواصل کە پیشانە درێ ئێستاکە لە وڵاتی تورکیا کاریگەریەکانی زۆر بەرچاو دیارە. ئەبینین کە بە چەندەها مەتر نزیک کەوتونەتەوە لە چەند وڵاتێکی تر، ئەمە یەکێک لە کاریگەریەکانە. لەبەر ئەوەی پلەکەی زۆر بووە، حتمما کاریگەریەکانی بەدی دەکرێت. بەرزترین پلەی بوومەلەرزە سەرووی 9 پلەیە. سەرووی 9 پلە هیچ بینایەک یان باڵەخانەیەک نامێنێت. چەند کەمتر بێ کاریگەریەکانی کەمتر دەبێت. هەروەکو باسیشمان کرد، کاریگەریەکانی بوومەلەرزە دەوەستێت لەسەر ماوەی ڕوودانی ئەرد لەرزینەکە. چەندێ ماوەکەی زیاتر بێ، بێگومان کاریگەریەکانی زیاتر دەبێت.